سڵاو سەرنجی ئەو جادەیە بدەن دوو ڕەنگە ئەو ڕەنگەیان لەگەڵ ئەو ڕەنگەیان ئەویان وردەبەردە بە ئیپۆکسی لە جادەکە دراوە بۆی هێزی لێخشاندنی نێوان تایە و ڕووی جادەکە زیاد بکە چکە لە سوڕانەوەکاندا بەو شێوەیە سیارەکان بە دوور دەبن لە وەرگەڕان بۆ زیاتر لەسەر ئەو بابەتە فەرمون لەگەڵمان بن. ڕووداوەکانی هاتوچۆ بووی لە کوردستان کەم نابنەوە چونکە تا ئێستا بە دروستی لە هۆکاری ڕووداوەکان نەگەیشتون و هێشتا تێگەیشتنێکی کلاسیکیمان بۆ چارەسەر هەیە. تێگەیشتنی باو هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بۆ تیشڕۆیی و سەرپێچی شوفێران دەجێڕێتەوە. ئەو تێگەیشتنش بەهۆی میدیا و سۆشیال میدیا و پۆلیسی هاتوچۆوە دروست بووە. بەردەوام سەرزانشتی ئەو شوفێرانە دەکرێت کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن کاتێک ئەفسەرانی هاتوچۆ وەرگەڕان و پێکدادانی ئۆتۆمبیلەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە شی دەکەنەوە. هۆکارەکە تەنها بۆ کەم تەرخەمی و تاوانباری شوفێران دەجێڕنەوە. زۆربەی بینەران قسەی ئەفسەرەکان بە قسەی پسپۆڕی بوارەکە وەردەگرن و باوەڕی پێدەکەن. اینجا ئەوانیش لەژێر کاریگەری ئەو دنیابینیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە کۆمنت و ڕیاکتەکانیان قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ دادگایی دەکەن. سەرەتای مانجی 6 ساڵی 2024 تانکەرێکی سوتەمەنی کاتێک لە تونێڵەکە دەردەچێت و بەرەو دەربەندی خان دەڕوات لە سوڕانەوەیەک شوفێرەکە جڵەوی تانکەرەکە لە دەست دەدات و وەردەگەڕێت. نزیکەی 2 مانگ دواتر لە کۆتایی مانجی 7 ئەو جاریان بەرهەڵگرێت تۆزێک لە خوار شوێنی تەنکەرەکە وەردەگەڕێت. سەرنجمدا کۆمنتی خەڵک لە سۆشیال میدیا زۆرینەی ڕەهایان ئۆباڵی ئەو ڕووداوانە 100% دەخەنە ئەستوی شوفێرەکان. پێیان وایە شوفێرەکان تیژ دەڕۆن و گوێ بە ڕێنماییەکانی هاتوچۆ نادەن. ئەگەر تۆش باوەڕت وایە تۆ هەڵەی باڕوونی بکەمەوە لە چیدا هەڵەی. سەرەتا با ئەوە بڵێم تاکوێ هاوڕاتم و لەکوێ ناکۆکین تا بزانین ئارگومنت لەسەر چی دەکەین. لەوە هاوڕاتم کەەوە باڵی ئەو دوو ڕووداوە بەشێکی دەکەوێتە ئەستۆی شوفێرەکانیان بەڵام هەمووینە بەشە زۆرەکەی دەکەوێتە ئەستۆی حکوومەت کە ڕێگایەکی سەلامەتی دروست نەکردووە. هەروەک لە ڤیددیۆکاندا دیارە ڕێگاکە سەرەولێژە و سوڕانەوەیە بۆ لای چەپ و یەکسەر بە دواییدا سوڕانەوەیەکی دیکە بۆ لای ڕاست. ئەوە ژوا دەکات ئەستەم بێت شوفێران جڵەوی ئاراستە و تەوژمی بارهەڵگرەکانیان لەدەست بمێنێت. ئەی چی بکەین چۆن چارەسەری ئەو ڕووداوانە بکەین؟ لە ڕووی ئەندازەیەوە زۆر چارەسەر هەن. لێرەدا یەکێکیان باز دەکەین کە چارەسەرێکی هەرزانە ڕەنگە هەر هێندەی زیانی بارەشوتیەکە و تانکەرە سوتەمەنیەکە خەرجی بوێت. ئەویش زبرکردنی ڕووی ڕێگایەکەیە بە چەسپاندنی وردەبەردی تایبەت هەتا هێزی لێخشاندنی نێوان تایەکان و ڕووی ڕێگاکە زیاد بکات. سەرنجی وەستانی ئەو دوو ئۆتۆمبیلە بدەن کە چۆن ئەوەی لەسەر ڕێگا زبرەکەی ئاسانتر دەوەستێت. لە ئەمریکا زیاتر لە 125 مردن بەهۆی ڕووداوی هاتوچۆوە لە سوڕانەوەکاندا ڕوودەدەن کە ساڵانە نزیک دەبێتەوە لە 8,000 قوربانی. داتا ئامارەکان دەڵێن زبرکردنی ڕووی ڕێگاکان لە سوڕانەوەکاندا 157 ڕووداوەکانی هاتوچۆی کەم کردوتەوە بەراورد بە پێش زبرکردنی ڕووەکانیان. لە هەندێک جێگادا ئەنجامەکان پەرج و ئاسا ڕووداوەکانی هاتوچۆیان کەم کردوتەوە. لە میلواکی لە سوڕانەوەیەکدا بە ساڵێک ڕووداوەکان لە 87ەوە کەمبوونەوە بۆ 2 ڕووداو. لە سوڕانەوەیەکی ویلایەتی کنتاکیدا لە ماوەی 3 ساڵدا 56 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە. دوای زبرکردنی ڕێگاکە لە 3 ساڵی دواتردا ڕووداوەکان لە 56ەوە بۆ 5 ڕووداو کەمبوونەوە. ئاسوڕانەوەی دەربەندی خانە گردوو مانگ جارێک ڕووداوێک لێ ڕوو بدات و ڕۆژانە 5,000 ئۆتۆمبیل پەیدا بڕوات واتە لە کۆی 300,000 تێپەڕبوونی ئۆتۆمبیل 299,999 جار شوفێرەکان ئاگایان لە خۆیانە و بە سەلامەتی تێدەپەڕن. ئایا حەقوانیە لە 300,000 جارێکیان حکومەت ئاگای لە سەلامەتی شوفێرێک بێت بەوەی ڕووی ڕێگاکە زبر بکات؟ تۆش لە های فریکشن سرفس تریتمنت بکۆڵەوە. اینجا دەزانی چ فریاد ڕەسێکی ژیانی شوفێرەکانە.